بەڕێسی پان شێروانیمان کردووە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمە بێت. بەڕێستی پانم کاتت باش سڵاوت لێبێت. بەڕێستی پان، ئایا عێراق ئێستا چی دیکەی ئەوێت ئەبێت چی بکات بۆی کە ئەو پارەی حەقی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بینێرێت؟ بەڵێ ئەو کاتەتان باش، ئەو کاتەی بینەرانی خۆشەویستی کوردستان 24ش باش بێ. ئەو گۆڕانکاریانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەبارەی پرسی موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان لە بەغدا ڕوویدا، ئەو قەرارەی کە دادگای باڵای فدرالی لەبارەی موچەکانیەوە داوە، خوێندنەوەی من پێچەوانەی ئەو خوێندنەوانەیە کە خەلکانێک ئەمڕۆ بۆ ئەو بابەتە دەیکەین. نازانم من تەوزیحکردنی شیرینی و هەلهەلە لێدان بۆ قەرارێکی ئاوا بەڕای من عەکسەکەیتەوەوە، نەک شیرینی تەوزیح بکرێ. من ئەو لێکدانەوەی کە بۆ ئەم قەرارانەم کردووە پێم وایە کە ئەو بڕیارەی دادگای باڵای داویەتی ئێستا هەموو یاریەکانی شێواند، یعنی گەمەکەی تێکدا، یعنی معادلەکان تێک چوون، تووشی کێشەی گەورە دەبن ئەم جارە معادلەکان. من لەو قەنەعەتەدا نیم ئەمە حەل بێ بە پێچەوانەی و بە باشە. بەڕێستی پان، بەڕوونی کێشەکە چییە؟ ئەو یاریە چییە کە تێکی داوە و ئەو کێشەیە چییە کە دروستی کردووە؟ خۆی ئێمە لێرە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فدرالی لە دەوڵەتێکی فدرالیدا بە پێی نسوسی دەستوری حەسەیەک بە پێی ژمارەی دانیشتوان لە موازنەی عامی فدرالیدا دەبێت. ئەم حەسەیە دەستنیشان کرا بە 12.67 لە موازنەی 2023 24 و 25دا، بەڵام جێبەجێ نەکرا. بۆچی جێبەجێ نەکرا؟ لەبەر ئەوەی چەند خاڵێکی نادەستوری و ناقانونی و پێچەوانەی قەراراتی مەحکەمەی ئیتحادی لە ناو موازنەکەدا لە دژی کورد جێگیر کرا. حکوومەتی هەرێم لە دوای پەسەندکردنی موازنەکە لە مانگی 6 2023دا ڕاستەخۆ سکاڵای لە مەحکەمەی ئیتحادی تۆمار کرد، ئەوەی کەمێک شارەزای هەبێ لە مەوزوعی موازنە، لە مەوزوعی دارایی و لە مەوزوعی یاسایی، لە مەوزوعی دەستوری زۆر بە ئاشکرا دیارە کە ئەو لادانە دەستوریانەی لە موازنەکەدا لەبارەی هەرێمی کوردستان هەبوو، بەڵام شیکاری و یان قەراراتی مەحکەمەی ئیتحادی لەسەر تانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سیر بوون، ئەستەن جێگای تەوەقع نەبوو. بالمقابل بۆ نمونە کەلیمەی ئینفاقی فعلی کە ئەگەر دەرفەتم پێ بدەی بە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە، بۆ نمونە کەلیمەی ئینفاقی فعلی کە یەکێکە لەو بابەتانەی بوو سەبەبی ئەوەی کە موازنەی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا نەیت. ئێستا کاتیەوەنی هەمووی شەرح بکەمەوە کە کاریگەری ئەو کەلیمەیە چەندە و چۆنە، بەڵام دەبوایە محکەمەی ئیتحادی لە سکاڵاکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وشەی لادابە بە نادەستوری لە قەڵەمی دابە، نەیکرد. ئێستا کە هاتووە قەراری داوە بەوەی کە حکوومەتی عێراق ڕاستەوخۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات، ئێستا لێرە لەلایەک ئێمە حەسەمان هەیە دەبێ حسەکە بێت بۆ هەرێمی کوردستان و نەهاتووە، لەلایەکی دیکە حکوومەتی عێراق موچە دابش بکە بە دیدی من ئەمە ناکرێ. ئەم قەرارە کردەی نییە، ناکرێت لە زۆر دەرفەتی کێشە دروستکردنی تێدایە. ئێمە شارەزا بووین لە عەقلیەتی ئەمساڵی ئەو شەخصانە کە نیەتیان چییە. ئەگەر ئەوان نیەتیان بێ گەڕێکیان بوو بێ کە کێشەی موچەخۆران نایەنەوێت موچەکە بنێرن و هەر جارەی لە ڕێگەیەک بەکارێنن. بۆ نمونە کێشەکە لە بڕیارەکەی دادگای فیدرالیە یان وەزارەتە یاخود هەر خۆی دادگای فیدرالی بڕیارەکانی بەو شێوەیە نییە کە بتوانێت کێشەکە چارەسەر بکات و قوڵتری ئەکاتەوە. ئەوەلاً ئێمە پێمان وایە کێشەکە لە عەقلیەتە لە هەموو جومگەکاندا هەیە بە نسبی. ڕۆژێک پارلەمان سەبەبی ئەوەیە کە بودجەی هەرێمی کوردستان ببڕن، ڕۆژێک حکوومەت سەبەبە، ڕۆژێک وەزیرێک سەبەبە، ڕۆژێک مەحکەمەی ئیتحادی سەبەبە. یعنی هەر جارێک یەکێکیان ئەکەن بە سەبەب کە موچەکەیان بودجەکە ببڕن. من پێم وایە قەراردان لەسەر گواستنەوەی تەوزیعی ڕاتبی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمەوە بۆ وەزارەتی دارایی و لە ڕێگەی بانقەکانی دەوڵەتی عێراقەوە
اما لاختصاص و لصلاحيات محكمه اتحادي دا نیه. ارکی محکمه اتحادی تنها تفسیر نصوص دستوره. ارکی محکمه اتحادی حل کردنی نزاع بین دو مؤسسه یا دو وزارت دو هرم یا دو لاین حکومیه. ارکی اول نیه که بیت خوی قرار بداد با فلان کسا ویشنه که بالمقابل فلان کسا ویشه بکا. استا قراره که درا برام قراره که چون جبجه دکرد اما انگه بمانگی دو بریاروه به پی لیستی موچه دابش بکره بلام لمانگی دو آتروا توتین دکرد للم بانق کانه و اما صد پرسیار هر دگیره اما زور دریچه تدایه که بربز دروست بکنو منیش لو توقع دام هر آمانجیشانه بربز دروست بکن. باشا پێم خۆشە هەر بەیەکەوە چەند زانیاریەک ببینین سەبارەت بە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان ئەمەش بۆ خۆی کێشەیەکی دیکەیە کە سەرۆکوەزیرانیش خۆی قسەی لەسەر کردووە وە بۆ ئەم پرسەش بە گرنگیەوە تاوتوی کردووە لەگەڵ ئەمریکادا چۆتە لای ئەمریکیەکان باسیەوەی کردووە کە زیاتر لە 11 مانگە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ڕاگیراوە و بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کەرکووک لە ڕێگەی بەندەری جەیهانەوە زیانی نزیکەی 10 ملیار دۆلار بە عێراق و هەرێم و کۆمپانیاکان کەوتووە. بەوتەی وتەبێژی کۆمەڵەی ئەپیکۆر نزیکەی 10 ملیار دۆلار سەرمایی کۆمپانیاکانی ئەندامی ئەو کۆمەڵەیە کەوتۆتەوە مەترسیەوە. هۆی سەرمایی وەگەڕخراو لە کەرتی نەوتی هەرێمی کوردستاندا 20 ملیار دۆلارە کە ئێستا بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە ئاستەنگی بۆ دروست بووە و ئاستەنگ بۆ هەناردەکردنی نزیکەی 500,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێمی کوردستان و کەرکووک دروست بووە. ئەمە گرفتێکی دیکەیە ئەمە کێشەیەکی دیکەیە لەلایەکی دیکەوە سەرۆکوەزیران خۆی چۆتە ئەمریکا داوای کردووە کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقی فیدراڵ ئەم مافانەی هەبێ بەڵام عێراقەوە ئێمە باسمان کرد کە لەلایەکی دیکەوە لە ڕێگەی تەنانەت دادگاکەشیەوە وای لە تۆ دادگاکەشی نازانی چۆن پەنای بۆ بەریت لە بەرەوەی دادگایەک نییە کە بڕیارێک بدات لەسەر لایەن و حەقی خۆی. باشە لەم کاتەدا ئەمریکا چۆن ئەتوانێت فشار لە عێراق بکات کە ئەم هەموو ڕێگە و پێچ و پەنایە نەبات نەگرێتە بەر بۆ زەوتکردنی مافی هەرێمی کوردستان. ئەو سەردانەی کە لەم هەفتەیەدا بەڕێز جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بۆ ئەمریکا ئەنجامی داوە سەردانێکی زۆر گرینگە لە هەمان کاتیشدا لە کاتێکی زۆر گرینگدایە بۆ گرنگترین وڵاتی جیهانیش کە هیچ کەس نکۆڵی نە لە هێزی سیاسی هێزی اقتصادی هێزی سەربازی ئەمریکا ناکە. ئێمە پێمان وایە سەردانی جەنابیان بۆ ئەم قۆناغەت دەکرێت خاڵی گۆڕانکاری بێت ئەمریکا دەتوانێت تەداخلێکی گەورە بکات ئەو عێراقی کە ئێستا هەیە لە سایە ئەمریکاوە هاتۆتە ئاراوە یعنی ئەو کەم و کورتیانە یان ئەو کەسانێک کە ئەمڕۆ حکم دەکەن بەو شێوازەی لە عێراقدا بەرهەمی ئەو قوربانیانەیە کە ئەمریکا داویەتی لە عێراقدا لە کاتێکدا ئەم سیاسەتانش هەموو سیاسیەکانیان لە دیژی هاوپەیمان و دۆستەکانی ئەمریکادان ئێمەی کورد لە قۆناغەکانی ڕابردوودا چ لە 91 بە تایبەت تریژ لە 2003 و شەڕی داعشدا هاوپەیمانیەکی جدی ئەمریکا بووین لە شەڕ و لە گۆڕانکاریەکانی ناوچەکەدا. ئێمە ئەمڕۆ پێویستیمان بە ئەمریکا هەیە کە لەو فشارەی لێمان دەکرێت پاڵپشتیمان بێت. عێراق بە تەداخلی هەندێک وڵاتی دووەلیەوە ئەو فشارانە لە هەرێمی کوردستان دەکات. عێراق لە مەبادئی تەوافق و شەراکەت و تەوازن لایداوە. باشە بەڕێستیپان کەواتە داهاتووی نەوتی هەرێمی زانی ئێمە کێشەمان لە عێراقەوەیە ئێمە لە کێشەکە تێدەگەین بەڵام زۆر جار لە ڕاگەاندن هەندێک کەس دەبینن بەداخەوە هێشتا تێنەگەشتنە 20 ساڵ بەسەر عێراقی نوێ تێگەشتووە هێشتا لە واقعی عێراق تێنەگەشتووە. لە عێراقدا عەقلیەتێک هەیە کە بە هیچ شێوازێک نایانەوێت نە کورد نەوتی خۆی بێنێتە دەرە خۆی بژینێت نە لێدەگەڕێن نەوتی خۆمان بفرۆشین نە بالمقابل نەوتەکەمان لێ وەردەگرن و دەیفرۆشن نەوتەکەشیان ڕاگرتووە بالمقابل حەسەی موازنەشمان بۆ نانێرن یعنی بە هیچ شێوازێک نایانەوێ
داهاتی هەرێمی کورد داهات لە هەرێمی کوردستان هەبێ نەخۆیان دەنێرن لە ڕێدەگەرن خۆشمان بخۆمان پەیدا بکەین لە مای 10 ساڵی ڕابردوودا لە 2014 تاکو 23 نەوتی هەرێمی کوردستان توانی ببێتە فریاتڕەسی گەلی کوردستان ئەگەر موچەی تەواویش نەبێ یان ئەگەر لە ساڵێک 12 موچەش نەبێ بەڵام باش بای ئەوەندە داهاتی دەدا هەرێمی کوردستان کە توانیمان چەند ساڵ بە داهاتی نەوت شەڕی داعش بکەین توانیمان چەند ساڵ بە داهاتی نەوت حکوومەت بەڕێوە ببین توانیمان چەند ساڵ بە داهاتی نەوت بەشێکی باشی موچە بۆ فەرمانبەرانی هەرێم دابین بکەین ئەویشیان لێ ڕاگرتوین بۆیە نەوتی هەرێمی کوردستان دەبێ هەناردە بکرێتەوە بابەتەکە سیاسیە ئەگەرنە هەموو کەس دەزانێت بەرمیلێک نەوت لە سەحرایەکی وەکو بەسڕە بەرهەم بهێنرێت و لە زەویا دەربهێنرێت لەگەل لە شاخەکانی کوردستان حتمما کۆستێکی جیاوازی هەیە چۆن ئەکرێت هەمان کولفە دابنرێت یان کولفەی ئەرزانترین بیرە نەوتی عێراق لەسەر هەرێمی کوردستانی شافەڕز بکرێت ئەگەر مقارنەی بینی هەرێمی کوردستان و وڵاتی ئەمریکا و وڵاتەکانی تریش بکەن کە نەوت بەرهەم دەهێنن دەبینین هێشتا تێچووی دەرهێنانی نەوتی ئێمە زۆر ئەرزانترە لە یوان چونکە بە پێی جوگرافیا کۆستی دەرهێنانی نەوت ئەگۆڕدرێ بۆیە ئێمە پێویستیمان بە پاڵپشتی ئەمریکا هەیە لەو قۆناغەدا کە هەر هیچ نەبێت لە زووترین کاتدا موازنە تعدیل بکرێتەوە و کۆستی بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان بگۆڕدرێت و زووترین کاتدا دەست بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکرێتەوە چیتر میلیارات دۆلاری هەرێمی کوردستان و عێراق نەکرێتە قوربانی ململانەی سیاسی دروستە بەڕێستی پانشێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان